باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین بە حکمی ئێستا لە وەرزی بەهارین گەشت و سەیرانەکان زێ کردووە باز لەواکەین ئێمە چۆن بتوانین سوود لە سروشت وەرگین یا خودمانەوەمان لە ناو سروشتا تا چەند کاریگەریە بێ لە سەرەوەی کە دەروونمان ئارام کاتەوە ڕەنگە زۆر کات ئێمە کاچین بۆ گەشت و سەیرانەکان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بڕۆین بەڵام لە کاتێکا لە کاتی گەڕانەوە خواخوامانە زوو بگەینە ماڵەکانمان یعنی بە جۆرە لە جۆرەکانین هەز بەوە ناکەین کە مێشکت ئارام بوو بێتەوە بابزانین ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە ئێمە چۆن سوود لە سروش وەرگین بۆ هێورکردنەوە و ئارامکردنەوەی دەروونمان ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک تارق نەجیب کە بەڕێزیان توێژێری دەرونین ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە کاک تارق سڵاو لێبێ و زۆر بەخێر بێ کاک تارق سڵاو لە جەنابیشتان سوپاسدانم بەخێر بێ سەرچاوان کاک تارق ئێمە چۆن بتوانین سوود لە سروشت وەرگین بۆ ئەوی کە دەرونی خۆمانی پێ ئارامکەینەوە مەرجە هەموو چوونە ناو سروشتێکەوە بۆ هێورکردنەوە ئارامکردنەوەی دەروون بە سوود بێ بە ناوی خۆی گەورە مرۆڤ هەر لە سروشتەوە هاتووە یعنی یەکەم خەڵق و بەدیێنانی مرۆڤ لە ناو بەهەشتێکەوە بوو خاکی لێبوو ڕۆکی لێبوو جوانی لێبوو ئەلوانەکانی لێبوو لەبەرەوە بەردەوام ناخی ئەم مرۆڤە تینوە بە گەڕانەوە بۆ سروشت خۆشی پێکاتەکەی هەر بەشێکە لە سروشت مرۆڤ لا خۆڵ دروست بووە ئەو خاکەیە کە سەرچاوی ئەو هەموو دار و درەختە جوانەوە بابەتانەیە لەبەرەوە عشقی هەیە بۆ ئەم خاکەی کە لێوەی هاتووەوە پەیوەندی هەیە لەگەڵ هەموو ئەو شتانەی کە لەسەر ئەم خاکە سەوز بوون لەسەر ئەم خاکە ئەڕێن لەبەرەوە مرۆڤ لەگەڵ سروش هاتوانین بڵێن دوانەیەکن کاتێککە لێکدا ئەبڕێن لەوەشە سروش قازانجکە کاتێ مرۆڤی لێدا بڕێت چونکە زۆربەی مرۆڤەکان عەزێتی سروشتەیەن بەڵام مرۆڤ قازانج ناکات کاتێککە لە سروشت دا ئەبڕێ ئەسڵ وایە مرۆڤ ڕۆژانە پەیوەندی لەگەڵ سروشتا هەبێ ئێستا خۆمان بەهۆی ئەم هەموو بینابەرز و ئەم هەموو کۆنکرێت و قیر و ئاسنەوە خۆمان دابڕێوە لە سروشت ئەگینا مرۆڤ پێویستی پێیەتی بە تایبەتی بۆ کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ زۆر زۆر کاریگەری هەیە دەرونی مرۆڤ مامەڵە لەگەڵ جوانی و ناشرینی و هێز و لاوازی و خۆشی و ناخۆشی و هەستی باشە و هەستی ئەمانە ئاکات ئەم هەستانە بەردەوام تۆ هەستێکی لاوازی تایە کە لاوازی کاتێککە ئەچیتە سروشت شاخێک ئەبینی تەئەمول ئەگەی لەمە خۆڕاگری ئەمە چڵێک گوڵی جوان جایەکی جوان ئەبینی بەو لاوازیە لەم خاکە ڕقەوەیەتە دەرەوە سەرەتا فوویەکی لێ بکە ئەلەرێتەوە بەڵام دواتر ئەمە بێتە درەختێک بەردیشی تێگری سێوت بۆ فڕاتە خوارەوە سێوی ئەوەنە ئەبێت یعنی سروش سەرچاوی زۆرێک لە گۆڕانکاریەکانە کە بەسەر ناخی مرۆڤ و بەسەر دیدی مرۆڤ و بەسەر هەستی مرۆڤ ئادێت بەس بەو مەرجەی وەکو خۆی مامەڵەی لەگەڵا بکەین کاتێ بێزاری هیچ شتێک نییە بەقەدەر سروشت دڵنەوەی مرۆڤ کات هیچ شتێک تاریخ پەیوەستبوون هەیە بە سروشتەوە ینی کەسانێکڵێ بەبێ سروشت ئیدارە ناکەمانی بۆ بەمێ بۆکو نمونەیەکیش باسی کەم ئێستا زۆر هاوڕێمان هەیە کە خەڵکی گوندن با بڵێن کوڕکچەکە هاتوون لە شار دانیشن دەڵێ تێکۆشاوین هەوڵمان ناوە دایک و بۆکمان لە سروش دانابڕێ ئەڵێن ئێمە هەر لە گوند دەمێنینەوە ئەمە پەیوەست بوونە بە سروشتەوە پەیوەستە بە بیری دەروری قەرەباڵغیەوە هەندێک حەز ناکەوێتنی و قەرەباڵغی و جەنجاڵیەوە کاک ئاری سێ چوار جۆر خەڵک هۆگری سروشت ئەبن یەکێکیان ئەوەیە کە ئەم مرۆڤە بە تەمەنانە گەنجێتیان لەوەیە تەواوی یادگاری تەمەنی هەموو لەویایە ڕاستە یعنی فلیمی ژیانی لەوێ ناوێ ئەم فلیمە بەجێ بێڵێوێ تەواوی ڕاستە ئەم یادگاریانە ئەوێ تەواو کات بە گەنجی بەسرم شاخەیە سەرکەوتووە لەگەڵ هاوڕێکەیە ڕاوڕاوێنیان کردووە ڕۆژون بۆ گەڵاکردن شەڕە بە فریان کرد لە مەجلیسا گفتوگۆی دای ئەبڕی لە مایهێنی بۆ شار ئەم پیرەوە هەستەکان مرد ینی وا هەستەکان ڕابردووی هەفتا ساڵیت کۆتاییت پێهێنا ناشوانێت لەگەڵ ئەم بارودۆخەیە ڕابێ ئەمە بەشێکێتی بەشێکی تری کۆمەڵی خەڵک پیانەوتەی عارفەکان ئەوانەی کە بە دوای عیرفانە ئەڕۆن ئەمانە زۆر حەزیان لە سروشتە جا سروشت بۆچی سوودی لێوەرەگرن بۆ تەئەمول وردبوونەوە وەکوتم یعنی ئێستا هەر ئەم ئەلوانانەی لە پشتی ئێمە بیر لە تەنسیق و ڕێککەوتنی بینی ئەمانە بەرزێک و نزمێک لاوازێکانیشمان لەگەڵ قسەکان هەندێک دیمەنی جوانی دەروەشمان بۆ گوازنوانن شتێکی باشە بۆ نمونە تەماشاکەی گوڵێکی نزم لە تەنیشتی درەختێکی بەرزە چ تەنسیقێکی جوانی پێبەخشێ ڕەنگێکی سەوز با بڵێن لە ڕێ تەنیشتی زەردێکا لە ڕەنگێکی ترا ئەم جوانانە چ تەنسیقێکیان بردو گەڵایەکی ناسک لەگەڵ قەدێکی ئەستورە خاکێکی خاکی کە قاچەنەی بەسەریا لە کاتێکا لەسەر شانی خۆی چی هەڵگرتووە ئەم درەختە 20 مەتری و 30 مەتریانەی هەڵگرتووە کاتێ مرۆڤێکی عاقڵ
مرۆڤێک کە ئەوێ ورد بێتەوە ئەمانە کە پێیانەوە ترێت عارف ئەمانە هۆگەری سروشت ئەبن بۆچی لە سروشتا هەموو ئەم وانانە وەرئەگرن شنەبایەکەیا لەو ئێستا و سنەوبەرە سیرکە تەون بۆ خۆمیشێکم لەوانەی زۆر عاشقی سروشم ئامادەم 1 ساعت بە دیار گەڵایەکەوە دابنیشم سەیری بکەم ینی شنەبایەکە ئایا لەو سنەوبەرە و ئەی لەرێنێتەوە یەک جوڵی هارمۆنی ئەگات ینی هیچ کەمانچە ژنێک بەو حرەکە جوانە هیچ پیانۆ ژنێک بەو پەنجە ناسکانەی ناتوانێت بەقەدەر جوڵەی ئەو نەرمەبایی کە ئایا لەگەڵای ئەو سنەوبەرە و ئەی لەرێنێتەوە و شنەی پێەکات اینجا قسەی تۆ پرسیارێکی تریشە وروژێنێت بۆ پێشتا بڕم هەمومان وەکو یەک لە جوانی و دەنگ و هارمۆنەتی سروشتی ئەگەی مشکلەکە ئەوەیە بەشێکی زۆرمان چۆن تووشی کۆرۆناوین تام و چێشمان لە دەستدا هەندێکمان لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی عقلیەوە تووشی کۆرۆنای تام و چێژوەرنەگرتن لە سروش بووین یعنی ئەڕوا بە سروشتا ئەو بە شیشە گۆشتەکەی لە بیرەکەبی با لەوێ شیشە گۆشتەکە لە کەبابخانەیەکی نێو جادەیەکی تەسکی پڕ لە چیمەندۆی شاری سلێمانی هەیە وانە ئەم دووکەڵە لێرەش هەیە کاتێک کە تۆ ئەڕۆیتە دەرەوە بۆ ئەوە ئەڕۆیتە دەرەوە کە بیرکەیتەوە من مرۆڤێکی ڕقم بەڵام کاتێک کە بیر لەم هەموو ناسکی ئەەکەمەوە کە لە سروشتا هەیە پند وەرئەگرم کە ئەم ڕقیە ینی نرخ بە من نابەخشی ئەم نرخە زەرم لێ کاتێک وتم لاوازم سروشی لێو کاتێککە بەهێزێکم و لەو پەڕی غروری خۆمام سەیری بەهارێ بکە بە هەموو کەشخەی و لە خۆبایی بوونیەوە آخر بەهار وەرزێکی زۆر لە خۆباییە کاتێکە پاییزی هاوینی بەسەرایە پاییزی بەسەرایە وا بێ گیرفانی هەڵەتە شێنێت وا جوانیەکانی لێ ئەکاتەوە وا میکیاجەکە لەم وانە ڕنگ هەموو شتەکانی ئەبا لەگەڵ خۆیە تۆ لێر تێ ئەگەی کە ژیان وەرزە هەر چوار وەرزەکەی تایە وەرزی جوانی و کەشقەتی تایە وەرزی خۆڕاگری و سەرما و سۆڵە و ئەوەی تایە وەرزی گڕوتین و ئیشکردنی تایە وەرزی وانە ئەمە ینی ئەم جۆرەش لە مرۆڤ قسەکەمە لەو بچێ هۆگەری سروشتە بێ ئەم جۆرەش لە مرۆڤ کە حەزیان لە ڕامانە لە گەردون زۆر تام و چێش وەرەگرن لە حەد بەدەر ینی ڕاوەستانی مرۆڤێکی عارف لە بەرامبەر درەختێکە لەگەڵ ڕاوەستانی ئێستا بۆ نمونە کەسێک بۆم تام و چێژە سەیری درەختێکە کا کەسێکیش پیشەوەرە بۆ نمونە دارتاشێک لەگەڵ ڕێزمانی بۆ پیشەکەی باسم لە دیدا بۆزانن کە چ فەرقێکەیە ئەو درەختە هەر هەمان درەختە بەس من کاتێککە سەیری ئەەکەم یا کەسێکی کە سەیری ئەەکە هونەرمەندە سەیریەکە بیر لە جوانی و جوڵە و حرکات و ئەلوانەکەی کاتەوە لەوە چێ دارتاشێک بیر لەوە کاتۆ بڵێ ئەم درەختا گەربی بڕیتەوە ئەوە نەمەترداری تابیوەها دیدی مرۆڤەکان ژیانی مرۆڤەکان بڕیاردە لەسەر ئەوەی کە ئایا سوود وەرئەگرن یان نا مرۆڤێکی کات ینی ئەمە هەمووی تەسیری هەیە بەڵام باشترین شت بۆ مرۆڤ کا بێوێت تێبگات لە ژیان لە جیاوازەکانی ژیان لە تەنسیق و پێکەوە ژیانی هەموو لە تەواوکاری یعنی لەو پەڕی ئەو درەختە پێویستی بە ئاسمانێک هەیە بارانی بەسەرا ببارێنە کە باران نەبارە ئەو چی لێت ڕاست باران باری ئێگەر خاکێک نەبێت لەو خوارەوە کە ئەم هەڵبگرێت چی لێت ئەفەوتێت بۆیە جۆرێکی کە لەو مرۆڤانی کە هۆگری سروشتە بن و زۆر تام و چێشی لێوەرەگرن جامەرجی هەمومان عارف بین بەس ئەکرێت ڕێژەیەک لە عیرفانمان هەبێ باشە کاک تاڕەقەنگە زۆر کەسە بێ کە پێی بڵێ وەرە با بڕۆینە ناو سروشتەوە با کەشێکی جیاوازتر وەرگری ئەگەرچی ئەو کەسە بۆ منە کێشەیەکێ بێ گرفتێکێ بێ خەمێک دایگرت بیتر بار هۆکارێک بێ ئەڵە کەی وەختی وێ من جارێک کێشەم هەیە من جارێ دڵم ناخۆشە بۆ ئەو کەسانە تا چەند ئەتوانە سوود لە سروشت و مانەوە لە ناو سروشتا ببینن لە کاتێکا بەتایبەت ئەم سەیرانی خۆمان کاچین ئیتر بەڕاستی سەیرانی کوردەواری گەرم و گوڕێکی زۆری پێوە دیارە ئەمە خواردن دروستکردن و هەڵپەرکی کوردەواری و کۆمەڵێک بابەتی تریشەیە ئەمانە تا چەند ئەتوانن سوود لەو بابەت خۆی بەتایبەتی بۆ ئەو کەسانە کە کێشیان هەیە سروشت تەمەن کێشە مرۆڤ چی لێکات لە قاڵبتەیە تۆ بۆچی کێشەتەیە چونکە توانات لاواز کراوە وایە دیارە تۆ بێهێزی بۆیە خاوەنی کێشەی ئیرادەت کەم بووەتەوە توانات کەم بووەتەوە کاتێک کە ئەچیتە سروش خۆیت بۆ کاتەوە یعنی لە شوێنێکی تەسک بووی لە قاڵب دراوە تۆ ئەچیتە جیهانێک هەر بۆ خۆی تێکەڵبوون بە سروشتەکە پێ دەڵێ کە ئەم کێشەیە لە سنوورێکی دیاریکراوە لەو پشتی ئەم سنوورەوە عیلاجەیە چارەسەرێکەیە لە جادی چارەسەرێ 2 هەیە 3 هەیە 4 هەیە بە دوایە ئەگەڕی لە ڕووی دەرونیەوە مرۆڤی کە کێشەیە بە تایبەتی تەبیعەتی پیاوان وایە پیاوان حەزیان لە تاکبوونەوەیە لە کاتی کێشە ئافرەت بە پێچەوانەوە حەزەکە دەنگ باتەوە هەجارێک باسمان کە لێرە حەزەکە باسی کات پیاو کاتێک کاچێتە دەرەوە ئاوا چیتە ناو ئەم خۆڵە و بیر لە کێشەکەی خۆ دەکەیتەوە و چیلکەیەک دارێگە هێنیت خۆڵەکە ها
دەیان جاروامان کردووە کێشەکە لەگەڵ کێشەکە خۆڵەکە لەگەڵ خۆڵەکە و جاروبار قاچێکە کێشی بە عەرزا و تۆزە هەڵەسیتەوە و چڵێکی دارێک هەر لە خۆ وشک بووە ئەیشکێنیتەوە هەست ئەەکەی نەفەرێک کێشەکانت لێ وەرەگرێ یەک کەسەیە ورد ئاهات یعنی هاوشەی دەردەدڵکردنێک وایە زۆر لە دەردەدڵەکە دوای منە دەگا بەسەرتا بەزە منت ناکا بەسەرتا دوای خۆڵەکە دوا لێکردۆ قاچێکیشی پیانیتەوەڵی بە کەس نەزانێت چیم کردووە سروشت یعنی بە بێدەنگ بەبێ منەت بەبێ خۆفشکردنەوە بەسەرتا بەبێ وەی جارێکی کە بیاتەوە بەڕووتا خۆی ئەگاتەوە بۆی هەچی شت تا هەڵی بڕێژی جا بەشێکی تریشی قیژە زۆر خۆشە قیژە حیا دەبا لە ناو ماڵام قیشێنی فانیا لە ناو گەڕەکە لە شقاما لەمانەیە بێ بێدەنگی هەڵبشێری بەڵام بۆ خۆ دەچیتە شوێنێکەوە کەسی لێ نییە پڕپەدڵی خۆ هاوارکە وانە ئەمە کێشەگەمە باشە ئەو چوونە ناو سروشتێک کە ئێمە باتی لێواکەین بۆی کە سوودی هەبێ بۆ لایەنی دەرونیمان مەرجە هەموو کاتێک ئەو شوێنانە هەڵبژێرین کە لۆ دوو قەرەباڵغەیەکی زۆری لەسرە بۆ نمونە بڵێن ئیتر بەهارە و بەهار یعنی فلان سەیرانگا بێ ئێمە بچین بەس بۆ سەیرانگایە کە لۆ دوو قەرەباڵغەیەکی زۆری لەسەر و دوجاریش کەیتەوە لە ڕێگا خواخۆی ئەوە زوو بگیتەوە بۆ ماڵەوە هەست بەەوە ناکەی کە مێشکت ئارام بۆتەوە هەست بە پشوو کردووە باوەڕکە ئەڵا منە قسەیەشەکەم پێشتە بڕم من لەسەریش بەکەوێ ناوێ ڕای خۆشمە بەڵام با من ڕائیش بەڵام چش والله لە سەدا نەوەتی ئێستای ئێمە کە ئەچین بۆ سەیران لەبەر خەڵکەچی شوێنێکی قەرەباڵغی وایە یان ناکات ئاری یعنی شتێکە لەو شتانی تێکمان ناوە ئێمە کورد زۆر شتمان تێگاوە باش ینی وەکو مامەلی دروستکردنی شتمان نییە کارگایەکی تێکدانی زۆرێک لە بابەت و دابوونەریتەکانمان هەیە سەیران یعنی چوونە دەرەوە لە قەرباڵخی بۆ شوێنەکە چۆڵ بێت چۆڵ بەزێمە بەجێ هێڵم جاری وایە ماڵەکەی 400 مترە 300 مترە باش ئەم 300 مترە بەجێ هێڵەیەچێتە 20 مترەوە بەس پێم بڵێ منطقی ئەمە لەکوایە 20 متر کەم تریش وڵات 5 متر فلان فیسار باشە لێرە لە جنج ئەمە تێکچوونی تێڕوانینەکانە بۆیە ئەڵێم جاری وایە سروش تێڕوانینەکانت بۆ ڕێگەگاتەوە تێڕوانێنەکان هەستەکانی شتێک چوون ینی وای لێ هاتو ئەم مرۆڤە لەم هەڵبەزوو دابەزوو قەرباڵخی و قیڕەقی ڕوتۆ لێرە دانیشتووی خێزانەکەی خۆت لە تەنیشتا دانەیەک دیجەیەکی خستوۆتە سەر حتا ئەو پەڕی ڕاست ئێخۆ سروش بڕیارە هێ من بێ سروش یەک مانگی قیشەی هەیە ئەوش لە زستانە ئەوی بخەرە سەرێک لە هەمووی 50 جار سەوتی هەورە بروسکە نابیستین ڕاستە وانە ڕاست ئەوش ئیشی خۆی هەیە ئەبێ هەبێت ئەگینانە بێت سروش تێک ئەچێ بەڵام لێرە بەحساب بۆ سەیران ڕۆشتووە ماڵە فراوانەکەی خۆی بەجێ هێشتووە ڕۆشتۆ بە شوێنێکی تەسک دەرو دراوسەکانی کە لێوەی دوورن و بە ساڵ نایان بینێ ئێستا دووەم ئەم سەڵتە گەورەی خستووەتە سەر خۆی هیلاگەکە خۆی شەکەتەکەوەکو ئێوە وتان لەو سەرەوە خواخوایەتی بگاتە ماڵەوە باشە کاک بۆیە سەیران یعنی هەڵبشاردننی شوێنی ئارام شوێنی بێدەنگ مامەڵەکردن لەگەڵ سروشتا باوەڕکەن ئەگەر بە فەلسفەی سەیران بڕۆینە دەرەوە بە نان و پیازێک ئیشەکەمان ئاڕوە باشە فەلسفەی گەشت و سەیران چۆنە بەڕای ئێمە بۆ خواردن ئەڕۆینە دەرەوە بۆ سەیران ناڕۆینە دەرەوە فەلسفەی گەشت و سەیران بەڕای تۆ هەڵبژاردننی شوێنی بێدەنگ باشە شوێنێکی بێدەنگ گرنگی نەدان بە خواردن بە زۆری جوڵە کاڕۆی بۆوێ بجوڵی ینی بەم شاجاری فایوکوت مەجای جوڵە نامێنێ ڕێگە بێت چوار مشکی لە شوێنەکەی خۆت ئادابنیشی بەس ئەچی بەم شاخەیە ئەڕۆی دیتە خوارەوە بەم دەشت و دەرایە دەستی مناڵەکە دەگری دەستی خێزانەکە دەگری پیاسەیەک ئەکان یاریەک ئەکان وایە ئەم تەئەمولە خۆشمان محاولە بکەین بیکەین و مناڵیش فێری ئەمە بکەین ڕابوەستێ لە بەرامبەری ئەم گردونەیە ئەم ناڵە بە فێری ژیان کەین ژیانێکە لە خاکێکی متەواضع و لە درەختێکی کەش و فشکەری باڵا بەرز پێگەهاتووە ئەم دوانە هەردووکیان تەواوکەری یەکتر نە بە ئەمەمە لە خۆت بایبی و نە ئەم حاڵەتەش سووکیەکە دوانە ئەم ڕنگانە بەیەکەوە چەنە جوانن ئەم بەرز و نزمیانە جوانیان بەخشەوە وەرە زەوی هەر هەمووی تەخت بێ وەرە حەچی درەختە یەک ڕنگ بێ یعنی تۆ سیر کە خوای گەورەم زۆر جاروی لەوە ئەگەمەوە ئەم خاکە بێ ڕەنگە چەند ڕەنگی لە خۆ گرتووە ئەم پرتەقاڵە باشە بۆچی قەدی دارەکەی قاوەییەوە بۆچی نازانم گەڵاکەی سەوز و خۆی لە سەرەتا سەوز و دوای دەست پێەکە و دوای زرد ئەبێ و ئەم کیفەی بۆ کردووە یعنی یەک مبدیعا یەک وێنە کێشە و خوای گەورە کە ئەم ڕەنگە جوانی بەخشە فقط بۆ ئەوەی چاوت تێر بێ هیچنێکی تیان نییە پێت ئەڵێ ژیان جوانیە تێکی مەیەن بۆنێکی خستۆتە ناو ئەم پرتەقاڵەوە بۆ ئەوەی هەمومان بۆنی خۆش باشە هەر لە فەلسفەی گەشت و سەیرانە کاک تاڕەق شتێکی تر هەیە لای خۆمان ڕەنگە زۆر کەسە بێ تااقەتی ئەوەی نەبێ هەر لەگەڵ خێزانەکە بە تەنها بڕوا بۆ گەشت و سەیرانەکان بڵێ با هەرچی خزمان و دۆستان هەیە کوی کەمەوە بەیەکەوە بەیەک جاڕۆن یعنی ڕەنگە زۆر کات
سەیران خۆشە لەگەڵ خزم و کەسوکار و زۆربی بەڵام هەندێک کات هێندە زۆرە بێ وەکو چۆنڵی بێسەرەوبەرەیەکی پێوە دیارە بێ هەتاییتەوە کەسە نزیکەکەی خۆتە ڕەنگاوانە لە نزیکەوە نەبینی بێ لەو گەشت و سەیرانەیە بەڕای تۆ بێ بۆ شێوازە بە یاخود جارجاریش گرنگە خێزانەکانی نەو یەک ماڵخۆیان بێکۆ بڕۆن چاوەگەر بەشی بکەین مەسەن سەیرانی کۆمەڵایەتیمان ئەکرێ هەبێ ئامانجەکەی سەیران نەبێ بە پلەی یەک لایەنە کۆمەڵایەتێکە و کۆبوونەوەی بنەماڵەیە بەڵام لەگەڵیا سەیران ئەمەی ئێستا هەیە گوند یان سەیران ئامانجەکە تەحدید دەکەین ئەو کاتەکە ئامانجەکەمان تەحدید کرد سەیران پلەی یەکەوە پلەی دووە لە سەیرانی کۆمەڵایەتیە سەیران پلەی دووە ئامانجەکە کۆبوونەوەی ئەم عایلە و بنەماڵە و برایان بەیەکەوە بەڵام لەکوێ لە شوێنێکە کە سەیران بکاتە سەیران پلەی دووە لەگەڵ ڕەفیق و برادەرێک کاچی بۆ جەو گۆڕین لەوە چ هاوڕێیەتیەکە پلەی یەک بێ سەیرانەکە پلەی بێ وانە ئێمە تەحدیدی ئەەکەین بۆ هەر شتێکی تر جاری وا سڵحی عشاری لە سەیرانە ئاکرێت وانە جاری وای مناسبەیەکی حیزبی و حملەی ئینتیخاباتێک ئەبرێتە دەرەوە بۆ سەیرانێک ئەبرێت لەبەر ئەوە زانی سەیران پلە چەنە وا مامەڵاکەین ئەگەر بۆ ئیشێکی تر ئەڕۆین و بەڵام شوێنێکی سەیران ئاسا هەڵ ئەبشێرین کە سروشتە ئەوە کەواتە هەدەفەیەکەمەکەمان ئەمە بوو لێرەش تام و چێشێک گۆرەگرین لەویا ئیتر هەر کەسێ جیاوازە لەوە ئەو هەموو خەڵکە خەریکی ئیشی خۆی من بەڵام دوو کەسی تیاوێ لەولاوە ئامانجی سەیرانەکەی خۆی بێنێتە دیکە تام و چێش بەس ئەگەر ئێمە فقط بۆ سەیران بچینە دەرەوە بۆ ئاسوودەکردنی دڵی خۆمان بۆ کەمکردنەوەی ئەو فشارەی لەناو شارە لە سەرمانە بۆ دوورکەوتنەوە لە تەکنۆلۆژیا و لە موبایل و لە هەمووشی سەیرتر کاچی بۆ سەیران چوار سەرخێزانن لە شوێنێک دانیشتون لەم جاوە کێشەی وایفای هەیە لەم جاوە خۆشەیە کێشەی وایفای هەیە ئاوای کردو سەیری کوێ بووە کات یەتەوە جارێککە بۆ چەلەحانەکەی ناو شار ئەمر دوومرێ تۆ ڕۆژفیتە دەرەوە بۆی ئەمە فڕێ باشە کاک تاریخ بۆی قسەکانمانەوە نەبێت نەشیش بسووتێەوە کەباب لە ڕووی دەرونیەوە ڕەنگە خۆشە تا هاوڕابی لەگەڵ ما هەیە بە سروشتی حەزی لە ژاوە بە باسێکی ئەوانیش بکەیت بۆ ئەوانیش حەقەت ئەوڕەنگەوان جەولەوە بەرگن تەحدیدیەکات ینی کابرا بۆ جاوەژاوەچێتە ژاوەژاوی خۆی دەست ئەکەوێ بەس لە ئەسڵا سەیران بۆ ئەم ژاوەژاوە نییە ڕاست لە ئەسڵا بۆ ئەمە نییە جا ئێستا ئێمە گۆڕیومانە بۆ ئەمە کوتم سەیرانەکەن کۆمەڵایەتی سەیرانەکەن سیاسیە سەیرانەکەی ئابووری اقتصادیە کابراچە مەزرعەیەک پیشانی یەکێکەکە ئەوانە ئەرزی شوێنەکەی خۆی لەوێ ڕیکلامێکی بۆ بکات و ئەم بابەتانە ئەسڵ ئەمە نیە باسی ئەسڵی شتەکەگەن ئەسڵ لە سەیرانە بریتە لە گەڕانەوەی مرۆڤ بۆ سروشت بریتە لە نەبڕانی ئەم چڕانی ئەم پەیوەندێکە لە نێوانی مرۆڤ و ئەم سروشتەیە هەیە بریتە لە تام و چێشوەرگرتن لەو جوانیانەی کە لەوە لە شارە دەستن نەکەوێت بریتە لە قسەکردن لەگەڵ ئەم هەموو مەخلوقاتە بێدەنگەی کە بەس جوانی و پێ ئەبەخشێ بەس ناسکیت پێ ئەبەخشێ ینی لە بندارێکە مەجالێتە بێ ئاوا ڕابکشێت بەس سەیری ئەو بکە کە ئەو گەڵایانە چۆن ئەلەرنەوە جارجار گەڵایەکەکەوێتە خوارەوە چۆلەکەیە بەسەرم درەختەوە دانیشێت ئەنیشێتەوە جریوێگەکە بۆ تۆ ئیشی چی هەرەوەە یەک پارچەیە مۆسیقای بچووک بۆ تۆ لێ یا دوو سێ جارە جریوێنە بۆەوەی تۆ دڵت خۆش بێ زانە هیچ شتێکەیە کە بەقەدەرەوە خۆشی بە دڵ و دەرونی تۆ ببەخشێ بۆیە ئەسڵ لە سەیرانە ئەمەیە جا ئەگەر ئێستا دەستمان ناکەوێ شوێنەکان دوورن ئەکرێت لە چوار سەیرانە دوانیان بەرین بۆ شوێنە کە ڕەنگ و ڕووی سەیرانی هەبێ ئەکرێت کە چوون بۆ سەیران خۆمان لەو جەنجاڵی و فەوزا و سەرشەیە دوو بخەینەوە کە ئێستا خەڵک ئەیکات ئەکرێت ئەم تەئەمولەوە کوتم بیرکردنەوە و ڕۆچوون لەگەڵ ئەم بابەتانەیە زۆر خۆشە زۆر بەڕاستی تام و چێشی لێ وەربگرێمەوە ئاستەکەن هەر ئەوە خۆشەکەیکەینە وەرگمانەوە دەبا دوایین پرسیارشمانەوە بێتەوە ئاینی داهاتووکەینە ناومانگی ڕەمەزانی پیرۆزەوە بەشێکی زۆر ئەوانی کە گفتوگۆم لەگەڵ کردوون هەڵە ڕەمەزانە ناچین بۆ سەیران لە ڕووی دەرونیەوە ڕاستە قسێ لە ڕووی ئاینیش من لە ڕووی ئاینیەوە جواب نایە بەڵام ڕۆکەی تری ئەوەندەی کە لێ ئەزانم منم ڕەمەزانە هەوڵەیەم زۆرترین سەیرانکە بۆچی ئەزانی چی سەیرانەکە و کووتمان بۆچی ڕۆم ئەگەر بۆ خواردنە ڕۆی لە نیوە ڕۆیان نییە ڕاست سەڵکردن نیەوە بەس دوای عەسرێک چیتە دەرەوە بەشی دوانی ئۆڕۆی باسەکە لەوەی کە خەڵک بە ڕۆژوە بەشی دوانی ئۆڕۆ ئیتر تۆ شەکەت بووی هیلاک بووی مرۆڤ لە حاڵەتی زوعفا نزیکترین کاتێتی لەگەڵ خوایە لەو بینی عەسر و مەغریبەیە تێکەڵ بە لەگەڵ ئەم سروشتەیە بزانە دوو شت یەکەگرێ ڕۆحێکی لاواز لە ڕووی هەوا و ئارەزووەوە لەگەڵ ڕۆحێتێکی بەرز لەگەڵ تێکەڵکردن بە سروشتێکە بزانە دوانی ئۆڕۆیەکی چەنە ئیمانی و ڕۆحت بۆ دروستە بێ ئێوارەش سفرەکە لە ژێر سێبەری دارێکادا بخە کاتیشت لێ ڕۆ کاتەکەشت ئەڕوا زۆر خۆشە بۆیە زۆر یاتیادێ بەڵام ئەگەر بۆ بڕۆی نیوەڕۆ نان بخۆی حیادەتی و عیباری و نیوەڵێن فەرمووە ڕەمەزانیشە دووکەڵی کردەوە کابراوانیان ئەجینا زۆر یاتیادیە جەوە کە ڕێک بخەوە بۆت بکرێت
بۆ بەربانگ ڕۆی لەو دەشت بۆ بەربانگ دوای عسرێکە ڕۆی نەخێت لەوێ شتێت بۆ ناکرێت لە ماڵەوە شتەکانی خۆشتی سادە بەرە گەر شوێنەکەی ئیمکانیاتێکەیە هیچ ڕێگرێک نییە هیچ ڕێگرێک نییە لەوەی لە ڕەمەزانە گەشت بکەنەوە بە تایبەتیش گەشتی ئەم ساڵ کەوتۆتە ینی ڕەمەزانی ئەم ساڵ کەوتۆتە گەرمەی بەهارەکەەوە ئەگەر ڕەمەزان جوڵەیەک نەکەی ئێتە تقریبان بەهار بەرە و پیری ئەڕوا لە دوای جشنی ڕەمەزانەوە وانە ئەوستا زستان هەندێکی برد لەگەڵ خۆیان ماڵی ئاوابێ کەسی دەسەڵیم نەبوو بەبار کەسی دەسەڵاتی نییە دەستە خۆش بێژری دەرونی سپاس زانیاریەکانمان دوومان کردی